یاسای 26 دەستەکانت بە پاکی بهێڵەرەوە. دەبێت تۆ نمونەی مەدەنیبوون و کارابوون دیار بیت. دەستەکانت قەت بە هەڵەکان و کردارە دزێوەکان خۆڵاوی نابن لە ڕێگەی بەکارهێنانی ئەوانی تر وەکو بەردەباز و چنگی پشیلە بۆ داپۆشینی تێوەگلانت. ڕواڵەتێکی وەها بێلەکە بگرە خۆت. بەشی یەکەم، هەڵەکانت بشارەوە. بەردەبازێک پەیدا بکە بۆ ئەوەی ئۆباڵەکەی بخەیتە ئەستۆ. ناو و ناوبانگی باشمان تا ڕادەیەکی زۆر بەندە بەوەی دەیشارینەوە، نەک ئەوەی دەری دەخەین. هەمووان هەڵە دەکەن، بەڵام ئەوانەی کە بەڕاستی زیرەکن دەتوانن بیشارنەوە و زامنی ئەوە بکەن کەسێکی تر بەرپرسیاریەتەکەی دەکەوێتە ئەستۆ. بۆ ئەو ساتە وەختانە با هەمیشە بەردەبازێکی گونجاوت هەبێت. پەیڕەویکردن لە یاساکە. لە نزیکی کۆتایی سەدەی دووەمی زایندا، لە کاتێکدا کە ئیمپراتۆریەتی بەهێزی هانی چین هێواش دادەڕما، ژەنەڕاڵی گەورە و وەزیری ئیمپریالی تساو وەکو بەهێزترین پیاو لە وڵاتدا سەری هەڵدا. بە سۆراخکردن بۆ بناغەی دەسەڵاتەکەی و خۆقوتارکردن لە دوایین ڕکابەرەکانی تساو هەڵمەتێکی خستە گەڕ بۆ کۆنتڕۆڵکردنی پێدەشتی سێنتراڵ لە سۆنگەی ستراتیژیەوە. لە ماوەی گەمارۆدانی شارە سەرەکیەکەدا ئەو بە کەمێک جیاوازیەوە تەوقیتی گەیشتنی دانەوێڵەی لە پایتەختەوە بە خراپ خەمڵاند. لە کاتێکدا کە چاوەڕوانی گەیشتنی بارەکە بوو، سوپا خۆراکی لەبەر دەبڕا و تساو ناچار دەبوو فەرمان بە سەرۆکی کۆمسیاریەت بدات بڕە خۆراکە تەرخانکراوەکان کەم بکاتەوە. تساو جڵەوی سوپای قایم کرد و تۆڕێکی هەواڵدەری ڕاستپارد. سیخوڕەکانی بەزوی هەواڵی ئەوەیاندا کە پیاوان سکاڵا دەکەن. بۆڵەبۆڵی ئەوەیانە کە ئەم لە کەیف و خۆشییا دەژیت و ئەوانیش لوقمەی مەمرە و مەژیانەیان هەیە. ئەوانە بە ورتە دەیانوت لەوانەیە تساو خواردنەکە بۆ خۆی بگێڕێنێتەوە. ئەگەر ورتەکە بڵاو ببوایەتەوە، ئەوە لەوانە بوو تساو تووشی یاخیبوونێک ببێتەوە. ئەو سەرۆکی کۆمسیارەتی بان کردە خێمەکەی. تساو بە سەرۆکی کۆمسیاریەتی وت: داوات لێ دەکەم شتێکم بە قەرز بدەیتێ و نابێ ڕەتی بکەیتەوە. سەرۆکەکە وتی چییە؟ تساو وتی: قەرزی سەری تۆم دەوێ تا پیشانی سەربازەکانی بدەم. سەرۆکەکە هاواری کرد: بەڵام من هیچی هەڵام نەکردووە. تساو بە ئاهێکەوە وتی: دەزانم، بەڵام ئەگەر تۆ نەکوژم ئەوە یاخیبوونێک هەڵدایسێت. خەم مەخۆ، پاش مردنت ئاگام لە خێزانەکەت دەبێت. بەم شێوەیە داواکاریەکەی هیچی بۆ سەرۆکی کۆمسیاریەت نەهێشتەوە، بۆیە خۆی دایە دەستی چارەنووس و ئەو ڕۆژە سەری پەڕێنرا. بۆ بینینی سەری کابرا لە پیشاندانێکی گشتیدا، سەربازەکان چیتر بۆڵەبۆڵیان نەکرد. هەندێکیان قوڵایی ئاماژەکەی تساویان هەست پێ کرد، بەڵام بێدەنگ بوون. لە بەرامبەر توندوتیژیەکەی تساو سەرامسیمە و تۆقی بوون. زۆربەشیان وێنای ئەوەیان لەمەڕ ئەوەی کە سەرکۆنەی کێ بکرێت قبوڵ کرد. باشتر بوو بڕوا بە ژیریەکەی و عەدالەتەکەی بکەن، نەک کێماسی و دڵڕەقیەکەی. لێکدانەوە. تساو لەسەر وەختێکی تەواو پەشێویدا هاتە سەر دەسەڵات. لە ململانێدا بۆ باڵادەستی لە ئیمپراتۆریەتی ڕوو لە داڕمانی هاندا، دوژمنان لە هەموو لایەکەوە دەردەکەوتن. شەڕ بۆ پێدەشتی سێنتراڵ قورستر بوو لەوەی وێنای دەکرد و پارە و پیتاک خەمێکی بەردەوام بوون.
سیر نییە کە لەژێر فشارێکی وەهادا ئەو بیری چووەوە لە کاتی خۆیدا داوای دابینکردنی پیتاک بکات. هەر کە ڕوون بووەوە کە دواخستنەکە هەڵەیەکی گەورەیە و ئەمەی کە سوپاکە خەریکە یاخیبوونی تێدەزێ، ساود و بژاردەی لە بەردەمدا بوو، پۆزش و پاساوهێنانەوە یان چێکردنی بەردەبازێک بە تێگەیشتن لە میکانیکی دەسەڵات و گرنگی ڕواڵەتەکان. تساو بۆ ساتێک دوودڵ نەبوو، ئەو بە دوای گونجاوترین کە لەسەردا وێڵ بوو دەست بەجێ بەدەستی هێنا. هەڵەی ناوبەناو حەتمین جیهان زۆر پێشبینی نەکراوە، لەگەڵ ئەوەشدا خەڵکی دەسەڵاتدار دەکەون، بەڵام بەو هەڵانە نا کە دەیکەن، بەڵکو بە شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ ئەو هەڵانەدا وەکو نەشتەرگەرەکان دەبێ ئەوانیش بە خێرایی و بە شێوەیەکی یەکلاکەرەوە وەرەم لا ببەن. پۆزش و پاساو ئامڕازی کولن و بۆ ئەم نەشتەرگەریە ناسکە کەسێک دەسەڵاتدار خۆیان لێلا دەدات. بە پۆزشێنانەوە تۆ هەموو جۆرە گومانێک لەبارەی لێهاتوویت، نیازەکانت، هەر جۆرە هەڵەیەک کە لەوانەیە دانت پێدا نەنابێت واڵا دەکەیت. پۆزشەکان قەناعەت بە کەس ناهێنن، هەمووان نائاسوودە دەکەن. هەڵا بە پۆزش لا ناچێت، بەڵکو قوڵتری دەکاتەوە. وا باشترە دەست بەجێ بیبڕیت، سەرنجەکان لەسەر خۆت لا ببەیت و تەرکیز بخەیتە سەر بەردەبازێکی گونجاو پێش ئەوەی خەڵکی کاتیان هەبێت بۆ تێفکرین لە بەرپرسیارەتی تۆ یان لە ئەگەری دەستەوەستانیت. وام پێ باشترە ناپاکی بەرامبەر هەموو جیهان بکەم، نەک ئەوەی لێگەڕێم جیهان ناپاکیم بەرامبەر بکات. ژەنەڕاڵ تساو پەیڕەویکردن لە یاساکە دووەم. بۆ ماوەی چەند ساڵێک قەیسەر بۆرگیا هەڵمەتی سازدا بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچە گەورەکانی ئیتالیا بە ناوی باوکیەوە، پاپا ئەلێکساندەر. لە ساڵی 1500دا ئەو ڕۆماگنای لە باکووری ئیتالیا داگرت. ناوچەکە ساڵانێک بوو لەلایەن زنجیرەیەک گەورەی چاوچنۆکەوە فەرمانڕەوایی دەکرا و سامانەکەیان بۆ خۆیان بە تاڵان بردبوو، بەبێ پۆلیس یان هەر هێزێکی دیسپلینکار بێیاسایی هاتبووە کایەوە. هەموو ناوچەکان لەلایەن تاڵانچیان و خێزانە دوژمندارەکان حکم دەکران. بۆ بنیادنانی سیستەم قەیسەر ئەفسەرێکی ناوچەکەی دەستنیشان کرد، ڕێمرۆ دی ئۆرکۆ. بە قسەی ماکیاڤیلی پیاوێکی بەتین و دڵڕەق، قەیسەر دەسەڵاتی تەواوی بە ئۆرکۆ بەخشی. بەو وزە و توند و تیژیەوە دی ئۆرکۆ دادپەروەریەکی دڵڕەقانەی لە ڕۆماگنا بونیادنا وە بەزووی لە تەقریبەن هەموو توخمە نایاساییەکان قوتاری کرد، کۆنتڕۆڵی کرد. بەڵام لە تامەزرۆییەکەیدا هەندێ جار زۆر پێی ڕادەکێشا و پاش چەند ساڵێک دانیشتوانی لۆکاڵ کینەیان بەرامبەر هەڵگرت. لە دیسەمبەری 1502دا قەیسەر هەنگاوی یەکلاکەرەوەی نا. یەکەم جار ئەو لێگەڕا بزانرێ کە کردارە توند و تیژ و دڵڕەقانەکانی دی ئۆرکۆی بەدڵ نییە، کە لە سروشتی دڵڕەقانەی ئەفسەرەکەوە سەرچاوەی دەگرت. پاشان لە 22 دیسەمبەردا دی ئۆرکۆی لە شاری سەسێنا بەند کرد و ڕۆژێ پاش کریسمەس خەڵکی شار بەرامبەر نمایشێکی سەیر لە ناوەڕاستی گۆڕەپانەکە بێدار بوونەوە. لاشەی بێسەری ئۆرکۆ بە جلێکی گرانبەها و کڵاوێکی مۆرەوە کە لە سەرەکەشی لە تەنیشتیەوە بەڕمێکەوە کرابوو. چەقۆی خوێناوی بلۆکی جەلادەکە لە تەنیشت سەرەکەدانرابوو، هەروەک ماکیاڤیلی لەسەر دیمەنەکە تێبینی کردبوو. دڕندەی دیمەنەکە خەڵکەکەی لە یەک کاتدا سەرسام و ڕەزامەند کرد.
لێکدانەوە. قەیسەر بۆرگیا یاریکەرێکی گەمەی دەسەڵات بوو. هەمیشە لە پێشدا پلانی چەند جوڵەیەکی دادەنا. ئەو زیرەکانەترین تەڵەی بۆ نەیارەکانی دەنایەوە. لە بەرامبەر ئەمەدا ماکیاڤیلی لە کتێبی میردا لە چاو هەمووان زۆرترین ڕێزی لەو ناوە. قەیسەر لە ڕۆماگنا بە ڕوونیەکی سەرسوڕهێنەرەوە پێشبینی ئایندەی کرد. تەنیا دادپەروەری دڵڕەقانە سیستەم بۆ ناوچەکە بەرقەرار دەکات. پرۆسەکە چەند ساڵێکی دەخایاند و لە سەرەتادا خەڵکی پێشوازیان لێ دەکرد. بەڵام بە زووی دوژمنی زۆری پەیدا دەکرد. هاوڵاتیان کینەیان لە بەرامبەر سەپاندنی دادگەریەکی وەها تووندا هەڵدەگرت، بە تایبەت لەلایەن بێگانەکانەوە. پاشان نەدەکرا قەیسەر خۆی وەکو بکەری ئەم دادپەروەریە ببینرێت. کینەی خەڵکی کێشەیەکی زۆری دەنایەوە لە ئایندەدا. بۆیە ئەو کە لە پێشدا دەیزانی هەر کە ئەرکەکە جێبەجێکرا دەبێت کە لەسەری دیئۆرکۆ بەسەر ڕمێکەوە بخاتە نمایش، پیاوێکی هەڵبژارد کە دەیتوانی کارە پیسەکە بکات. بەردەبازەکە لەم بارەدا هەر لە سەرەتاوە دەستنیشان کرابوو. ئەسیناییەکان زوو ژمارەیە کەسی بێکەڵک و نزمیان لەسەر حسابی گشتی دیاری دەکرد و کاتێک هەر کارەساتێکی وەکو ئافات و وشکی و قات و قڕی بەسەر شارەکەدا دەهات، ئەم بەردەبازانە پەنجەیان بۆ ڕادەکێشرا و پاشان بە شێوەیەکی ئاشکرا بە بەردەبارانکردنیان لە دەرەوەی شاردا دەکرانە قوربانی. لقی ئاڵتوونی سێر جەیمس فرێزەر. کلیلی دەسەڵات. بەکارهێنانی بەردەباز ئەوەندەی خودی شارستانیەت کۆنە و دەکرێن نمونەکانی کلتورەکانی سەرانسەری جیهان بەدی بکرێن. بیرۆکەی سەرەکی لە پشت ئەم قوربانیانەوە وەرچەرخانی گوناهە بۆ فیگەرێکی دەرەکی، کەرەستە ئاژەڵ یان مرۆڤ کە دوایی دوور دەخرێتەوە و لە نێو دەبرێت. عیبریەکان ڕاهاتبوون لەسەر ئەوەی بزنێکی زیندوو بکەنە بەردەبازەکە، بیبەن کە قەشە دەستەکانی دەخستە سەرسەری لە کاتێکدا کە دانی بە گوناهەکانی بەنی ئیسرائیل دادەنا. لێرەوە پاش ئەوەی گوناهەکان بۆی دەگوازرانەوە، ئاژەڵەکە وێڵی دەشت و سەحرا دەکرا. لە حاڵەتی ئەسیناییەکانیش بەردەبازەکە مرۆڤ بوو. زۆر جار کەسێک بۆ ئەم مەبەستە خۆراکی دەدرایە و پەروەردە دەکرا، لەبەر ئەوەی وا دادەنرا کە قاتی و ئاقات لە سزای کرداری خراپدا لەلایەن خوداکانەوە بۆ مرۆڤ دەنێرێن. خەڵکی خۆیان نەک تەنیا بەدەست قاتی و ئافاتەوە دەیان ناڵاند، بەڵکو بەدەست سەرکۆنە و گوناهیشەوە هاواریان بوو. ئەوان لە ڕێگەی گواستنەوەیەوە بۆ سەر کەسێکی بێگوناه خۆیان لە گوناه قوتار دەکرد، کە مەبەست ئەوە بوو مردنی ببێتە هۆی ئاسوودەیی هێزە ئاسمانیەکان و دەربەدەرکردنی ئەهریمەن لە ناویاندا. ئەوە کاردانەوەیەکی تەواوەتی مرۆڤە کە پاش ئەنجامدانی هەڵا یان تاوان نەڕوانێتە ناخ، بەڵکو بڕوانێتە دەرەوەی و ئۆباڵەکە یان گوناهەکە بخاتە ئەستۆی کەرەستەیەکی گونجاو. کاتێک ئافات تیبی دەگرتەوە، ئۆدیب بۆ هۆکارەکەی لە هەموو شوێنێک دەگەڕا جگە لە ناوەوەی خۆی و گوناهی سەرجێییکردنی لەگەڵ نزیکترین کەسیدا کە خوداکانی زۆر تووڕە کردبوو، ناوبەناو ئافات بڵاو دەبووەوە. ئەم پێویستیە بۆ دەربەدەرکردنی گوناهە، بۆ خستنە ملی کەسێک یان کەرەستەیەکی تر. کاریگەری و هێزێکی گەورەی هەیە کە کەسی زیرەک دەزانێت چۆن ڕکێفی بکات. قوربانیکردن سروتێکە، لەوانەشە کۆنترین سرود بێت. سروتیش سەرچاوەیەکی دەسەڵاتە.
لە کوشتنی دیئۆرکۆدا تێبینی نمایشی سروود ئاسا و ڕەمزی قەیسەر بکە بۆ جەستەی. هاوڵاتیانی ڕۆماگنا دەست بە جێکاردانەوەیان نیشاندا، لەبەر ئەوەی ڕوانین لە دەرەوە نەک لە ناخمان ئەوەندە بە شێوەیەکی سروشتی بەسەرماندا دێت، دەم و دەست گوناهی بەردەبازەکە قبوڵ دەکەین. سەرباری سەپاندنی گوناه دەشێ بەردەباز وەکو هۆشداریەک بەکاربهێنرێت. بۆ ئەوانی تر لە ساڵی 1631دا پیلانێک داڕێژرا بۆ لەسەر حوکملادانی کاردیناڵ ڕیچێلۆ. پیلانێک کە بە ڕۆژی فریودراوەکان ناسراوە. ئەمە تەقریبەن سەرکەوتوو بوو، چونکە کاربەدەستانی سەرەوەی حکوومەتی تێوەگلا بوون، لەوانەش شاژنی دایک. بەڵام لە ڕێگەی بەخت و پشتیوانی خۆیەوە ڕیچێلۆ بۆی دەرچوو. یەکێک لە پیلانگێڕیە سەرەکیەکان پیاوێک بوو بە ناوی ماریلاک، پارێزەری مۆرەکان. ڕیچێلۆ نەیتوانی بەبێ تێوەگلاندنی شاژنی دایک بەندی بکات، بەڵگەی نەبوو. تاکتیکێکی بێڕادە ترسناک. بۆیە ئەو برای ماریلاکی کردە ئامانج کە مارشاڵێک بوو لە سوپادا. ئەم پیاوە لە پیلانەکەوە نەگلا بوو، بێتاوان بوو. لەگەڵ ئەوەشدا ڕیچێلۆ لە ترسی ئەوەی لەوانەیە پیلانگێڕیەکی تر هەبێت لە سوپادا بڕیاریدا کەسێک بکاتە سەر مەشق. ئەو بە تۆمەتی هەڵبەستراو برای کابرای دادگایی کرد کە خۆی پێی وابوو پارێزراوە و هۆشداریدایە پیلانگێڕیەکی ئایندە، لەبەر ئەوەی کەس دووبارە یاخیگەری نەکات. لەمەڕ ئەوەی کە ناپرینگێتەوە لەوەی بێگوناه بکاتە قوربانی تەنیا بۆ ئەوەی دەسەڵاتی خۆی بپارێزێت. لە ڕاستیدا زۆرجار کارێکی ژیرانەیە بێگوناهترین قوربانی وەکو بزنی قوربانی هەڵبژێریت. خەڵکی لەو جۆرە بایی ئەوەندە بەهێز نابن شەڕ لەگەڵدا بکەن و لەوانێ پرۆتیستۆ ساویلکەیانەکەیان وەکو نیشانەی گوناهیان ببینرێت. لەگەڵ ئەوەشدا وریابە شەهیدێک دروست نەکەیت. گرنگە تۆ وەکو قوربانی بمێنیتەوە ئەو سەرکردە داماوەی کە بەهۆی بێکەڵکی ئەوانەی دەوروبەری ناپاکی لێکرا. ئەگەر بەردەبازەکە زۆر لاواز دیار بێت و سزاکەی زۆر دڵڕەقانە بێت، دەشێت تۆ ببیتە قوربانی ئامڕازەکەی خۆت. هەندێجار دەبێت تۆ بەردەبازێکی زۆر بەهێزتر بدۆزیتەوە، بەردەبازێک کە لە دوورمەودادا هاوسۆزیەکی کەمتر بەلای خۆیدا بەکێش دەکات. لەم سۆنگەیەوە مێژوو ناوبەناو بەهای بەکارهێنانی یاریدەدەری نزیکی وەکو بەردەباز پیشانداوە. ئەمە وەکو کەوتنی دڵخواز ناسراوە. زۆربەی پاشاکان کەسێکی دڵخوازیان لە دەرباردا هەبووە، پیاوێک کە ئەوان جیایان کردوتەوە، هەندێجار لەبەر هۆکارێکی دیاری ژنا وەنیعمەت و سەرنجیان بەسەردا باراندووە. بەڵام لەوانەیە ئەم دڵخوازەی دەربار بەردەبازێکی گونجاویش بوو بێت. لە حاڵەتی هەڕەشەیەکدا بۆ سەر ناوبانگی پاشا خەڵکی دەم و دەست باوەڕ بە گوناهی بەردەبازەکە دەهێنن. بۆچی پاشا کەسی دڵخوازی خۆی دەکاتە قوربانی ئەگەر تاوانبار نەبێت؟ هەرچۆنێک بێت دەربارێکی تر کە ڕقیان لەو دڵخوازەیە زۆریان پێخۆشە بە لە ناوچوونی دڵخوازی پاشا. لە هەمان کاتدا پاشا خۆی لە پیاوێک قوتار دەکات کە بەهاتنی ئەو کاتە لەوانەیە زۆری لەبارەوە زانی بێت، لەوانە شەڕقی لێ هەڵگرت بێت و تێڕوانینێکی سووکی لە بەرامبەردا گەڵاڵە بوو بێت. هەڵبژاردننی یاریدەدەرێکی نزیک وەکو بەردەباز هەمان بەهای کەوتنی دڵخوازی هەیە. لەوانێت و هاوڕێیەک یان یاریدەدەرێک لەدەست بدەیت، بەڵام لە پیلانی دوورمەودەی شتەکاندا زۆر گرنگترە هەڵەکانت بشاریتەوە، نەک دەست بە کەسێکەوە بگریت کە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان لێت هەڵگەڕێتەوە. سەرباری ئەمەش تۆ هەمیشە دەتوانیت
دڵخوازێکی نوێ بدۆزیتەوە کە شوێنی ئەوت بۆ بگرێتەوە. وێنە بزنی بێگوناه لە ڕۆژی ئاشبوونەوەدا قەشەی باڵا بزنەکە دەهێنێتە پەرستگا، دەستەکانی لەسەر سەری دادەنێت و دان بە گوناهەکانی خەڵکی دادەنێت. گوناهەکە بۆ چوار پێ بێ تاوانەکە دەگوێزرێتەوە کە پاشان هەڵوەدای سەحرای دەکات و گوناه و سووچی خەڵکی لەگەڵیدا لەناو دەچن. دەسەڵات خراپە بریتی نییە لە ئەنجامدانی خراپە، بەڵکو بریتیە لە نەتوانینی شاردنەوەی. هەموو مرۆڤەکان هەڵە دەکەن، بەڵام کەسی ژیر ئەو هەڵانە دەشارێتەوە کە ئەنجامی داون لە کاتێکدا کە گەمژە ئاشکرایان دەکات. ناوبانگ زیاتر پەیوەستە بەوەی چ شتێک شاراوەتەوە نەک چ شتێک دەبینرێت. ئەگەر ناتوانیت باش بیت وریا بە. بەشی دووەم، چنگی پشیلە بەکاربێنە.